ئیشەی ئێمەکەیکەین ئەخی ئیشە دیکۆراتە دیکۆرات دەبێ زۆر وردبیتە دیکۆرات خۆی لای خۆی بۆ خۆی ڕێکلامە بۆ ئیشی خۆمان و هەم کەسێک ئیبینێ حەزی بۆ یەشێت ئەوە ڕێکلامەوە بۆ ئێمەش سوادی هەیە بۆ کەسەکە جوانکاریە ئەمە L28 ئەمە بۆ شانەکان و بۆ دابەزین و طبق بەکارێت ئەمە U36 تاوان هەمووی موادی دەرەجەیەکەمانە U36 بۆ چەناڵ بۆ هەڵواسینی قاچەکان و ئاسنەکانی کە بەکارێت ئەساسی ئەمەیە یەکێکم بەرێ ئەمە F47 پێڵێن تاوان ئەمە ئەساسی ئیشەکەی و طبق لەسەر ئەمە سابتەکەی و ئەمە بەو یۆ هەڵواسرێ لەسەر ئەم حاشیە داهێنرێت نەوعی مادەکە فەرقی نەوعی موادەکە گوێچی تا گوێچی باشتر بێت تۆکمەتر بێت تاوان گوێچی 04 لە هەمووی باشترە بەقووەترە و زیاتر بڵێ توانای هەیە ئێمە بڵێ بۆن هەڵواسین برغوچەوی هەیە دەمانچە هەیە دەمانچەکار و دەمانچەی احتیاطی باروتە و بزمارە بەکارێتی سەلەبەر دەستمانێت پیشاندەوە بۆ هەڵواسینەوە تاوان دەمانچەکە باشترە برغوچەوی تۆزە ترسی کەوت نەخوارەوەیە کە بە عامی خەڵک ئیشی پێ ئەکات دەمانچەکە گرانە و موادیشی گرانتر طبعا ئاسن قورسی هەیە وەزنی هەیە مهم هەڵواسین و مهم بەستنەوەیەتی ئەمانە ئەسڵ و عادی هەیە سەر لە بازارە سعرەکان فەرقی هەیە بۆ نمونە هەر لەمە هەیە بە $40 سنت یەک دانەی 4 مەتری هەیە بە $، مەسەلەن 20 سنت بە $10 و 10 سنت بە $، هەیە بە 65 سنتیش هەیە ئێتاکەوێتە سەر کەسێکی خۆی ئیشەکەکات ئەمە ئەم ئیشە پێشتر مەغریبیان پێوت ئیشی مەغریبی زیاتر لە وڵاتانی عەرەبیەوە پێم وابێ داهاتووە پێشتر قورسایی زۆر و مەسەڵەن بە لیفە و بە تەل و بە گوێنی و گەچ و ئەمانە ئەکە کەسێک بە ناوی ئەلیزابێت کناف کە خەڵکی ئەڵمانیایە هات ئەم ئیشەی ئیبداعی پێکە بڵێ داهێنانی تیا کرد بەم شێوە بە ئاسن و ئاسانکاری بە ئاسن و ئەم نەوە ئاشتانێکە بۆ ماس کردی F47 و U36 L28 زۆر تەسیری هەیە یەک بۆ سەرما لە زستانە دوو بۆ گەرمی سێ بۆ ڕوتوبەت ئەمیش خۆی لە خۆیان طبقمان هەیە طبقەکان ئەمەی کە داهاندێ ئەمە طبقی سەوزە تورکی ئەمە زەدی ڕوتوبەتە خۆی لە هەر لە شەریکەوە طبقی کەمان هەیە سپیە هەر زەدی ڕوتوبەتە بەڵام ئەو طبقە سپیە هەر خۆی بەس گەچی مردووە لەگەڵ ئەو کاغەزەیە لە یەکتری ئەدرێ ئەمەیان ئەزبێزی تیا ناوکەیت تاڵەمووی تیا ئەزبێزی پێڵەن ئەمە بە ڕوتوبەت نیشتانەوەی کەمترە طبقی تریش هەیە طبقی سوورەوە زەدی ئاگرە خەڵکی خۆمان عادەتی وایە حەزی لە ئیشی دەرەجەیەکە بە هەرزان طبعا ئەڵێ موادی دەرەجەیەک وەستاشەرە لە دەرەجەیەک بەڵام مشکلەی ئێمە ئەوەیە مەسەڵەن ئەو کەسێک کە ئیشی بۆکەین ژێرەوە ئەبینێ بەشی ژێرەوە مەسەڵەن دیکۆرەکە ئەبینێ نازانێت لەو دیوە چی هەیە بە پێی سعرەکان فەرقەکات بۆ نە سووری ئیشەکات بە $9 ئیشەکات هەیە ئیشەکات بە $12 ئیشەکان سعرەکان فەرقیە بەس فەرقەکان لەم ئاسنایە ژنە طبقە طبقە هەمیشە خۆی زەمانی هەیە زەمانی تا 25 ساڵی هەیە خۆی زەمانەوە چیە نەکەوێتە خوارەوە ڕێک بێت تەبەنکە ڕێک بێت جوانکاری تیابێ بەدڵ بیکە و ویژدان بەکاربێنە ئیشەکە جوان دەرەچێت لە هەمووی مهمترە نەتەقێ تەقینی ئەمانە بەچی ئەبێت زۆر ئاسانە بۆ نەم طبقە دائەندرێت طبق عادەتەن مەتر و 20 بە 2 مەتر و 40 کە دائەندرێت ئەم طبقەش دوو نەوعی هەیە مەسەڵەن دوو لای هەیە لایەکیان فابریکە کە بۆ نمونە ئەمە فابریکی پێڵە ئەمە بچێتە سەریەک ئەمە پێویست ناکات پەخیکەیت و بیبڕیت ئەمە شوێت گەر جوانەگرێت تیل جوێنی لێ درێ و ئەچێتە سەریەک ئەم تەنیشتانی تی کە ئەمێنێتەوە بۆ نمونە ئەم لایە ئەم دوو لایە ئەبێت 1 ملیم بۆ 2 ملیم بینی هەبێت و دوایەوە ئەبێت پەخ بکرێت بەم شێوە بۆچی لەبەرەوەی کە گەچێکی زیاتر بخوا و جوانتر یەک بگرێ ئەمە ناهێڵێت تەقی ئەمە کاتی ئەوێ خەڵک تاقەتی ئەوەی نییە بە تایبەت سووری خۆی ئەمە ئیشی سپیکارە سپیکار تەمان هەڵێ ئەیکەم بەڵام دوایی ئای بارمانەکەم مەجبوری خۆها بیکەین بەڵێ تقریبا بەڵێ لا يعني يلا 28 كم برين مقص
تەرازۆ بێنە ئەم ئیشەی ئەمە تەوان تەباقان پێوەکو پێمەتی 2 مەتر و 40 بە مەتر و 20 بە پێی داواکاری ئەو کەسێک کە ئیشەکەی ئێمە مەسەڵەن چۆن بیکەین بە چ شێوەیە بیکەین ئیشی ئێمە سادە هەیە کە فلاتی سادەیە ئینارە هەیە ئیتارێکی هەیە بەم شێوەی بەم ئەمە ئیتاری پێڵێن ئەمەش نەخشە لە حەوزە هەشتێ بکرێن نەخشە بە پێی داواکاری ئەو کەسە تەبەقەکان گەورەیە ئێمە ئێستا داواکاری ئەو ئەی بڕین ئاسنی بۆ دانین ئەساس دانین بەم شێوەیە کە نەخشەکە دروستکراوە لەسەر داواکاری ئەو کەسە دروستێت کارەباشیەت ئەو کەسی کە لە ئەساسەوە خەریکی ئیشی کارەباییە ئەبێ وایار و هەموو شتێک تەوزیعاتی بۆ بکات بە ئێمە ئاڵێ فڵان لە فڵان شوێنە ئەوەمان هەیە ئێمە وایەرەکەی بۆ دەرەکەین پاشان دوایی یەت ئیشی خۆی لەسەرەکات و بە هینی خۆی هەیە بڵێ چی پێڵەن سپۆر لایتەکانە بڕێت ئاسنێکە بڵێ ئەبەسرێ لە دەمی دڕێل و ئیشی خۆی تیاکە و مەمشیوە وڵا ئەگەر کارەبا هەبێ هەمووشیلەمە کارەبایە ئەگەر کارەبا هەبێت بە ڕۆژێ ڕۆژنیە تاویەکەی ینی ئەم تەبەقەی لێ ئەدرێت دیزاین ئەکرێت ئەساس دانرێ هەموو شتێ ئەکرێت تەبەقی لێ ئەدرێت پاشان سپیکاریە ئیشی تیاکە ئیشی ئێمە هەتا ئەم تەبەقەیە بە ڕۆژە ڕۆژنیە تاویەکەی ئیشی ئەمە ئەگەر بچینە شوێنێک دەکتی تیانە بێ تۆزە ئاسانترە ئەگە خانووی تازە بێت تۆزە باشترە چکە ئێستا تۆزە ئیتیمان بە ڕێک و پێشی ئەدرێ خانی کۆم بێت تعمیر بە بۆ ئێمە زۆر قورس و ناخۆشە بێت و هەر خۆی لە ئەساس ئیشەکەی مە زەحمەتە چونکە وردەکاریە و هەم جسمشی هیلاکە هەم مێشکیش هیلاکە و کاتێکی زۆریشی بێت وەڵا زۆر شاگرد ڕاکە شاگرد زۆر ڕاگە بەڵام ڕاهاتنە و خۆی هەر ئیشەکەی خۆشەویستیت بۆ ئیشەکە ئەتوانێت وا لێ بکات کە بەردەوامی لەسەر ئیشەکەت سەعرەکەی زۆر دابەزیوە بەڵام لەگەڵەوە شام قەیرانە وای کردووە بۆ نمونە جاران ئەچینە خانوویەکە وەک قاتی یەکەمی دووەمی نەکردا قاتی یەکەمی هەرەکرد ئێستا ئیشەکە بچووک بووەتەوە بۆ میوانێک مەسەڵەن میوانێکەکە بۆ نمونە هۆڵێک و میوانێکە هەیە مەدخەلێک و میوانەکەیەکە ئەین تۆزێک ئەوە تەئسیراتی هەیە بۆ نمونە درێژی زەڕی پانی ژوورەکە چەندێکە بۆ نمونە ئەم ژوورە 26 مەترە 26 مەترەکە زەربی ئەو پارەیە بۆکەن کە لەگەڵیان ڕێەکەین ئیشیەوە بە دۆلارە زیاتر چکە موادمان بە دۆلاری کردین بۆ نمونە داوەزینی ماگە دەکتی تیاوێ ئەبێت لە دەمی دەکتەکەەوە حسابی بۆ بکەیت تەرازومان هەیە لێزەرە بەو شێوەیە قیاسیەکەی ئەگەر داوەزینی هەبێ بۆکو ئەمە ئینارە مەخفی هەبێت ئەبێت بە قیاسی دەکتەکە بڕۆین دوایەوە داوەزینی بۆ بکەین و تەنافشتی لێدرێ هەمووی لە ئەساس و ئیشی تیاک خۆی نابێت لە 23 سانتیم کەمتر بێ ئێمە گۆشەکانی ژوورەکە قیاسەکەین ئەو گۆشەی نزمترینیان لێەوە 23 سانتیم داوەزین ئاراستەیە بۆ هەر چوار گۆشەکەی ڕابێتە سەرەوە باشە شتێکی خراپ نیە بگرە تۆن ئەواسکە لێ بواسەرەوە ببڕە 2 مەتر و 15 بەڵێ ئەوەنە سیانزەیمان هەیە سیانزەیمان هەیە 15 وارم بۆ چاکە وارم بۆ چاکە
بیست بیا دست کن ترجمه واسه دیگه ترجمه عجبا ترازو بينا بله لا يسينا لا لا يسينا ما يلا بزولة ثابتك السلامة بنجولة بنجولة بيوم لشو سقفی دیکۆراتی مەغریبیە نزیکەی 3-4 ساڵە خەریکە میشەن شێوازی ئیشەکەش وەکو خۆتانەی بینن هەموو مەترەکاری و قیاسات و ئەوە شتێکی جوانە ینی مۆما وەڵاهی تەباقەکان خۆی 25 کیلۆیە کە بڵێن طبعا هەتا بەرزتر بێ و قادرمەی زیاتر بێ بۆ ئێمە ینی قورستر و گرانترە تەباقەکانیش ئەگەر بڵێن مەسافەیەکی زۆر بڵێن هەیە قادرمە هەیە تەسکە قادرمە هەیە نزمە پلەیتر ئاوە بەپێی شێوازی قادرمە و قاتەکانە جۆری ئێرانیمان هەیە تورکیمان هەیە دوو نوع ئێمە زیاتر بەکارێنین بەڵام تورکیەکەی تەباقی سەوزی هەیە تەباقی سپیشی هەیە ئێرانیش هەر بە هەمان شێوە بڵێن تورکیەکەی تەباقی سەوز لە هەمووی باشترە لە قایمیەوە بڵێن ئەو کاغەزی کە هەیە بڵێن ئەمە کاغەزە وەی ناو ئەو کاغەزە گەچە گەچەکەش فەرقی هەیە وەکو ئەم گەچی دیوار نیە گەچی تایبەتی خۆیەتی ئەم کاغەزە بڵێن ئەسڵی و عادی هەیە بڵێن بە تایبەتی ئەم سەوزەیان لە هەمووی باشترە ینی قایمترە نا بەشی هەڵاس ئەمە خۆی زدی شێ و ڕتوبەت و ساردی و گەرمیە
بڵێن لە سەرما و گەرما سەرما و گەرما پارێزێت وڵی ئەم ئیشانە خۆی وردەکاریە بەڕاستی ینی زەحمەتێکی زۆری مێشکی هیلاکەوێت جەستە و هیلاکەوێت ئیتر بە هەموو شێوەیەک زەحمەتەوەی ڕاستیەکەیێت ئیتر خۆش دەزانی قیاسات و پارچە و ئەمانە هەمووی ینی تەبەقێ جاری وایە 40-50 بڕخووی لێ ئێمە تا ئیشمان زیاتر بێ خەڵک زیاتر ئیشمان لاکە تا ئیشمان زیاتر بێ بە شاگردی زیاترمانەوێت خەڵکیش ئیسفادەی لێ کردووە بەپێی ئیشەکەیە ئیشەکەی ئێمەش ینی هەرچی هەڵەسێت لە ئێرانەوە لە سووریاوە یەک ئیشەکە کات ینی ئەوە نییە وەکو بە دڵ بیکات ینی وا بیکات کە بڵێن ساحب ماڵەکەی ئیسفادەی لێ بکات یە پارەی خۆی وەرەگرێ و ئەڕواتە ئیتر چی لێ ئەتاقێ مەسەلەن ئەم ئیشە ئێمە ئەگەر بە جوانینێکی لەوانەیە بڵێن گەشتکاری بتاقێ لەوانەیە دابچێت تێگەی جام سووری و ئێرانیە نشکەیان ئیشەکە ئەکەن و ئەڕۆن يعني ئەوە نییە بڵێ محاسبەی پێ بڵێ ئەمە ئیشەکە ئاوایە حەقا ینی بڵێن لایانی پەیوەندیداریش سنوورێک بۆ ئەمە دابنێ ئێمە پێشتر اختیاریین ئەم دیکۆرانە هەیە مەسەن دیکۆرێک هەڵەبژێرێت ساحب ماڵەکە ئێمە خۆوان پێڵین بەم شێوەیە جوانە بەم شێوەیان ناکرێت تێگەی ئەبەم شێوەیە مەسەن شێوازەکانی هەمووی پێڵێ ڕێگاکانی هەمووی پێڵێ هەمووی خێنە بەردەستی ئیتر خۆی شێوازێک هەڵەبژێرێت بەس تا ئێستا ومان نازڵ بەردەم بڵین ساحب ماڵەکە بەشیمان دێتەوە لەو دیکۆن ئەم ئیشە هەموو ئیشێکی پێکرد هەموو دیکۆرێکی پێکرد حەزەکە بچووک بێت قەرناز بێت گەورە بێت ینی بە ئیشێکە مەسەلەن بە ئارەزوی خۆمان نەتوانین بیگۆڕین شێوازەکە زەحمەتەکەی بەس ئەوەیە ینی دانانی قیاسەکان چکەکەم نابێت ینی خواروکێکی تیاوێت دووەم شەدەوە ئاسانەی کە دایانین ئەو سەقفەی کە دروست کراوە بڵێن کە ئەو چیمەنتۆی تێکراوە باشی و خراپی هەیە ئێستا سەقفی میکسەرەکان زۆر باشترە لە خەباتەکان چکەکەم دەمانچە و بزمارە یعنی جاری وایە کە خەباتەکان تێگەی دەمانچەکە فەلە دەکەن ئەو بزمارە نایگرێت ئەمە زەحمەتەکان ینی زەحمەتیشی وای ئێفمان هەیە حاشەمان هەیە یومان هەیە بڵێن ئێفەکان زیاتر بۆ ڕەتکردنی ئاسنەکانە بۆی تەبەقەکە بگرێت یوەکان زیاتر بۆ هەڵواسینی ئەو ئێفانی هەیە مەسەلەن بڕگوشتی لێ حاشەکانیش بۆ ڕێکردنەوەی بۆ دانانی تەبەقەکانە کە لێ تەبەقەی لێ مەسەلەن بۆ زیاتر بۆ دیکۆرەکانە بۆ نەخشەکانە حاشەکان بۆ زیاتر بۆ بەکارێت ئێمە کە سەقفەکەمان دانایتر ئێمە بەس ئیشی ئێمە بەس سەقفە ئەم گەچی ئەمان جیاز سەتەن و فۆگەیە گەچێکی تایبەتی خۆی هەیە بەڵێ بەڵێ هەمووی ئەتوانی شوێنی ئینارە شوێنی سەوڵ شوێنی دکتەکان مەسەلەن هەموو شوێنەکانی ماتوانین جیاکینەوە بۆیان دانین بەڵام تەوزعکردنی کارەبا و ئینارەوەوانە هەمووی کارەبایی هیچ کارەباچی ئێمە بە پێی بڵێن تەنازیە زەرمان هەیە بە پێی ئەو قیاسن بڵێن نزمترین شوێن چوایە قیاسی ئەوە ئاکەینەوە بە دیوارەکە ئیتر سەقفەکە ئێمە حەقمان نییە سەر سەقفەکە ئێمە بە دیوار و سەقفەکە بڵێن قیاسێکی تایبەتی خۆی هەیە ئەو شوێنی کە نزمترین شوێن ئەلیەوە دەست پێ وڵی تر هەر ئەوەی ئەمە ئیشەکەی کە بێنن بەڵام من هەر ئەوە ناڵم ینی مەسەلەن مەلانی پەیوەندیدار من دووبارەیەکەمەوە حەق لایانی پەیوەندیدار سنوورێک بۆم ئیشە دابنێت نەک بۆ ئیشە بۆ هەموو ئیشێ ئێستا پێشتر ئەم ئیشەی ئێمە ینی $50 بوو مەسەلەن يعني وردور دهاتوتە خوارەوە ئێستا بە $18 و بە $20 يعني ئیسفادیشی وای نیە تەبەقەکەش گرانە مەسەلەن موادەکە هەمووی گرانە حەق دەستەکەی ئێمەش هەرزان کەوتووە يعني ئیسفادیشی وای يعني جاری وایە واو لێت زەرە